سەرزەنشتکردنی ڕوح. کاتێک وێمان لە حەق دەبێت سەرزەنشت دەکرێن بەهۆی گوناهەکەمانەوە، دەبێت لە ڕێگەی باوەڕ و تۆبەوە وەڵام بدەینەوە. کتێبی پیرۆز بە کۆمەڵی نمونەی ئەرێنی دەست پێ دەکات دەربارەی ئەو کەسانەی گوێ لە حەق دەگرن و سەرزەنشتیان ئەزموو کردوون لەسەر گوناهەکەیان. بەهۆی ئەم سەرزەنشتنەوەش تۆبە دەکەن. ئنجیل پڕە لە نمونەی لەم جۆرە، بەڵام نمونەی نەرینیشمان هەیە. لێرەدا لەم چیرۆکەدا لە بەردەممانە کە لە کرداران باسکراوە. دەبینین فێلیکسی حاکم گوێ لە ڕاستیەکانی دەگرێت. سەرزەنشت بەرامبەر گوناهەکانی ئەزموون دەکات، بەڵام ڕاستی ڕەت دەکاتەوە. نمونەیەکی نەرێنی ئەو بنەمایە دەبینین کە لە بەردەمماندایە. هەمان ڕووداو دەبینین. پاڵنەر چوارچێوەکانی فێلیکس دەخوێنینەوە. پاش چەند ڕۆژێک فێلیکس و دروسیلا ژنی هاتن کە جوولەکە بوو. پۆلیسی بانگ کرد و لەباری باوەڕ بە عیسای مەسیح گوێی لێگرت. دیارە فێلیکس زۆر شتی لەبەری عیساوە دەزانی. ئەو بەباشی ئاشنای ڕێگا بوو. ئەو ناوەی کە شوێکەوتوانی عیسای مەسیح دراوە. ئەمە یەکەم جار نییە کە گوێ لێ دەبێت. تەواوی دەکەین. کاتێک پۆلیس لەبارەی ڕاستدروستی بەسەر خودا زاڵبوون و حوکمدانی داهاتوو دەداوە، فێلیکس ترسا و گوتی: ئێستا بڕۆ، کەی کاتم هەبوو بانگت دەکەمەوە. بە هیوا بوو پۆلیس بەرتیلی بداتێ، بۆیە بەردەوام بانگی دەکرد و قسەی لەگەڵ دەکرد. هۆکارێک بۆ ترس و لەرزەکەی هەبوو. ڕەنگە هۆکارەکانی ئەوە بێت کە ئێستا ڕوونی دەکەینەوە. شتێکی زانراو بوو کە فێلیکس ئەو ژنەی فڕیودا، کە دواتر بووە هاوسەری. فڕیویدا و لە مێردە شەرعیەکەی برد. بوو بە ژنی سێیەمی فێلیکس. گوێ لە قسە و ڕوونکردنەوەکانی پۆلیس دەگرت کە باسی ویستی خودای دەکرد. هەستا بە ناڕاحەتیەکی زۆر کرد کە لەلایەنی ڕوحی پیرۆزەوە سەرزەنشت کرا. بۆیە بابەتەکەی گۆڕی، هەوڵیدا لەم دۆخە دەربچێت کە تێیدا هەستی بە تەنگی دەکرد. لە قسەکانی پۆلیسەوە هەستی کرد کە لە ڕۆژی حیسابدایە ئامادەیە ببێتەوە ئەو کەسانەی کە دان بە گوناهەکەیاندا نانین و ڕزگارەکان قبوڵ ناکەن. هەر بۆیەش ترسا. بۆ پۆلیسی وت: ئێستا بڕۆ، کەی کاتم هەبوو بانگت دەکەمەوە. بە هیوا بوو پۆلیس بەرتیلی بداتێ، بۆیە بەردەوام بانگی دەکرد و قسەی لەگەڵ دەکرد. ئایا دەتوانین پاڵنەر تێکەڵانی ببین؟ لە کێشەی ئەخلاقیەکانی خۆی ترسا بوو. هەروەها مرۆڤێکی مادیش بوو. بیست بوو کە پۆلیس بە پارەیەکی زۆرەوە هەتووە بۆ ئۆرشەلیم، و ئەمەش ڕاستە. کەس نازانێت پۆلیس چەندی کۆ کردوتەوە، بەڵام پارەیەکی زۆری کۆ کردووەوە بۆ پشتگیریەکی ئەو باوەڕدارانەی ئۆرشەلیم کە پێویستیان بە یارمەتی هەبوو. فێلیکسیش وای زانی کە پۆلیس دەوڵەمەندە، بۆیە هەوڵیدا بە دوایدا بڕوات تا پۆلیس پارە یا بەرتیل بدات و ئازاد بکرێت. کەسێک لە بەردەممانە کە گوێ لە پەیامەکە بوو. ڕاستی بیست، بەڵام وەڵام ناداتەوە. وەڵامی ئەرێنی ناداتەوە بە دانان بە گوناهەکانی و بە تۆبەکردن، بە ڕاگەیاندنی باوکەری بە عیسای مەسیح. سەرەڕای چەوساندنەوە و ئەو هەموو گفتوگۆ و ئەم لاو و ئەو لایە. پۆلیس دەرفەتێکی لە بەردەم خۆیدا بینی کە بانگوازی خودا بۆ ژیانی خۆی جێبەجێ بکات و لەگەڵ کەسێکی تر قسە بکات. فێلیکس بە دڵنیاییەوە پۆلیس لە دۆخێکی وەک ئەمەدا ئەو قسانەی بیرکەوتو کە خودا بە حەنانیای وت. کاتێک حەنانیا ترسی ئەوەی هەبوو کە پێشوازی لە شاول بکات و نوێژی بۆ بکات. کردار 9:15-16. بەڵام مەسیح پێی فەرموو: بڕۆ، ئەم پیاوە بۆ من ئامێرێکی هەڵبژاردووە بۆ هەڵگرتنی ناوی من لە بەردەم ناجوولەکەکان و پاشایان و نەوەی ئیسرائیل. پێشانی دەدەم دەبێت لە بەرناوی من چەند ئازار بچێژێت. پۆلیس لە ناو ئەو قەیرانە کە ڕووبەڕووی بووە دەستگیراکرا، لە بەردەم فێلیکسی حاکمدا وەستا و بەرگری لە خۆی دەکرد. بە دڵنیاییەوە پۆلیس ئەو قسانەی لەبیر بوو
کە خودا بە حەنانیای وت سەبارەت بە پۆلس و بانگەوازەی ژیانی، هەروەها ئەویش درکی بەوە کرد ئەو شتەی کە خودا بانگوازی بۆ کردبوو بۆی بەدی هێنا. ئەمەش دەمانباتە سەر پرسیارێک بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن. بۆچی ئەوەندە ئاسانە بۆ هەردوو باوەڕدار و بێباوەڕ کە زەرزەنشتی ڕوحی پیرۆز پشتگۆی بخەن؟ ئەو بنەمایە کە ئەمڕۆ خستومانەتەوە ڕوو، پەیوەندی بە ڕەتکردنەوەی ڕاستیەوە هەیە، بۆیە هەموومان ئاسانە بە باوەڕدارانیشەوە گەگوناح بۆ خۆمان بەراوە ببینین. ئەمە مەیلێکی سروشتی مرۆڤە. ئێمە بەرەنگاری ئەوە دەبینەوە کە ڕاستی بچێتە ناو ڕوحمانەوە. ڕاستیەکە دەبیستین، بەڵام ڕەتیان دەکەینەوە. هۆکارێکی تر کە قبوڵکردنی حەقیقەت قورستر دەکات ئەوەیە کە جێژ وەرگرتن لە گوناح ئاسانترە، وەک لەوەی لەگەڵ گەلی خودا ئازار بچێژین. ئایا شایەت حاڵی مۆساتان لەبیرە کاتێک کوڕی کچەکەی فەرعونی هەڵبژارد، ڕەنگە لە داهاتوودا بووبایە بە پاشای مسر، بەڵام یەکەم جار کە بۆی دەرکەوت ڕەگ و ڕێشەی جوولەکەکەی هەیە و خودا بەکاری دەهێنێت. کتێبی پیرۆز دەڵێت لەبڕی ئەوەی چێژێکی کاتی لە گوناح وەربگرێت ئەوەی هەڵبژارد کە لەگەڵ گەڵی خودادا ئازار بچێژێت. لە ژیانی موسادا نمونەیەکی زۆر ڕوون بۆ ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە دەبینینەوە. هەڵبژاردنێکی ئاسان نەبوو، هەموومان ڕووبەڕووی هەڵبژاردنی لەم شێوەیە دەبینینەوە. خاڵێکی تر خۆ بە گەورەزانینە. لە حاڵەتی فێلیکسی حاکمدا چی دەبوو ئەگەر دانی بە هەڵەکەیدا بنایە لە کاتێکدا حاکمی ڕۆمە بوو؟ ئەگەر تۆبە بکردایە دۆخەکە چۆن دەبوو ئەگەر عیسای وەک مەسیح قبوڵ کردبە و دانی پێدانەبە چی دەبوو بهێنە بەرچاوت ئەو باجەی کە دەبوو بیدات؟ چارەنووسی بێگەکەی چی دەبوو؟ چونکە بە دڵنیاییەوە هەواڵەکە دەگەیشتە ئیمپراتۆری ڕۆما. لەوانەیە یەکسەر ژیانی لەدەست بدایە، یان لانی کەم لە پۆستەکەی دوور بخرایتەوە، یان ڕەنگە زیندانی بکرایە. لەوانەیە هۆکاری تریش لە ژیانی ئەم پیاوەدا بەشدار بوو بێت و کاریگەری لەسەر هەبوو بێت. لەو هۆکارانەش ترس خۆ بە گەورەزانین هەبووانە. دووبارە بیر لەو بنایە دەکەینەوە کە دەبێت پێی بژین. کاتێک گوێمان لە حەق دەبێت سەرزەنشت دەکرێن بەهۆی گوناهەکەمانەوە، دەبێت لە ڕێگەی باوەڕ و تۆبەوە وەڵام بدەینەوە.